کەمنینە و شوێنەوارانی لە کوردستاندا ماونەتەوە و هەریەکەیان مێژوویەکی درێژ لە خۆ دەگرێت. هەشکەوتی کەریم شاعر لە سنووری چەمچەماڵ وێڕای کۆنی شوێنەوارەکە کانەیەکیش لە خۆ دەگرێت کە لە هەر 4 وەرزی ساڵدا ئەوەکەی وشک ناکات. ئێرە ئەشکەوتی کەریم شاعرە، ئەشکەوت یاخود پەناگەی کەریم شاعرە هەڵگری دیاردەیەکی ناوازەیە لە نێو ئەشکەوتەکە. ئەوش بوونی کانیەکە کە لە هەر 4 وەرزەکەی ساڵە هاوینان و زستانان و پاییزان و بەهارانش ئاوەکەی بەردەوام یەک مستەوە هەیە و ئاوەکەی وشک ناکە، کامش دیاردەیەکی زۆر ناوازە. لە کاتی بەهارانە بڵێن زیاتر ئەم ناوە خۆشە، خەڵک کە دێن بۆ گەشت و گوزارەوانە دێنە ئەم شوێنە، خەڵکێکی زۆر سەردانی ئەکا و ئیسپادەیشی لەکەن ئاوەکەی بۆ خواردن ئاوێکی باشە و خۆشە. بەڵام پەراوێز خراوە، ئەبینی داڕووخاوە، ئەبینی شوێنەکە وێرانە، کەس ناوێرێ بچێتە ئەوەوە، کەس ئاوڕی لێ ناداتەوە. مێژونووسێکی ناوچەکەش باس لەوە دەکات مێژووی شوێنەوارەکان لە چەمچەماڵ کۆن و دەشڵێ مێژووی ئەشکەوتی کەریم شاعر و کانیەکەی بۆ هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. مێژووی ئەم شوێنەوارە دەگەڕێتەوە بۆ 1900 ساڵ پێش زاینواتە دەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی ناوەڕاست. ئەم شوێنەوارە زیاتر پەناگەیەک بۆ یاخود ئەتوانین بڵێن قۆناغێکی گواستراوە بۆ لە نێوان ژیان لە ئەشکەوتەکان و نیشتەجێبوون لە دەشتەکاندا. ئەتوانین بڵێن ئێرە ئەو شوێنەیە کە مرۆڤ تێیدا لە قۆناغی کۆکردنەوەی دانەوێڵە و خۆراکەوە گوازراوەتەوە بۆ قۆناغی بەرهەمێنانی دانەوێڵە و خۆراک و ئەتوانین بڵێن کشت و کاڵ و ماڵیکردنی ئاژەڵ. سەرباریەوەی حکوومەت هاوشێوەی شوێنەوارەکانی تر ئاوڕی لەم شوێنەوارەش نەداوەتەوە، بەڵام کانیەکەی ئاوێکی سازگاری هەیە و لە وەرزی گەشت و گوزاردا گەشتیاران سوود لە سەرچاوە یاوەکەی وەردەگرن. عومەر غەریب، کورسات نیوز، هەزای چەمچەماڵ.